ئێمە وەکو گەنجانی گۆپتەپە لە پێناوی وەرزشە قوربانی زۆرماندا. دەبواە ڕقم لە وەرزش بواە. بەقەت هەموو دنیا وەرزشم خۆشەوە بەڵام تا حەمریش ناکەم بچمە دیارە وەرزش. لەگە دایکمە لە ژوورێکە تەماشای ئەو یاریانەیەکی دایکم بەس دەزانێەوە جلی سپی لە بەرای جلی سووری لە بەرای یعنی ئەم جارێڵم جمهوری چووی ئەلێ وڵا سیرێکاکان جلیانی بەدڵ جمهوری ئەو ڕەنگە جلم. ئەو کاتە من لە تۆڵاکە یاریمە کرد ئەو فرقانە ئاوایانە کرد وەکو شەڕێکی براکوژی بوو بەس لە ناو وەرزشە. هەر ئێوارەیە یاریێکمان ببردایەتەوە 3-4 یاریزانمان لە سجن نابوون تا بەیانی. زاد عمره على قرن من الزمان ولكن في الدرب الاخير بينهما ولكن يدرس حاليا في وضعيه جيده هذه كره طويله تحرك شەوانە کاتێک کە یاریەکان بە تایبەتی خولی ئیسپانی ئەویش بەهۆی بەخشکردنی چەند کەناڵێکی مەحەلیەوە لە مەنتیقەکەمان زۆربەی جار گەنجان لە شوێنێک کۆبینەوە تر ئەم شەو دیار بوو هاوڕێکانم کە فەرقێکی وەرزشیمان هەیە لە ماڵی ئێمە کۆبینەوە سەری یاریەکەمان کرد کە یاری بەرشۆنە و ڕیال بیتیز بوو. ئەم شەو چێژی بردنەوە و گۆڵ ئەم گەنجانەی شادمان کردووە. هەریەکەیان پاڵەوانی ناو حیکایەتی خۆیەتی بەڵام پاڵەوانی حیکایەتەکەی ئێمە هێمنە. ئەو بەڕۆژ سەرقاڵی کۆمەڵێک کاری ترە شەوانیش لەگەڵ هاوڕێکانی سەرقاڵی خولیا سەرچێکەی خۆیانن کە وەرزشە. هێمن سەرۆکی تیمی فوتبۆڵی گوندەکەی و چالاکی کۆمەڵی مەدەنی ناوچەکەیەتی بەردەوام لە هەوڵی بژاندنەوەی گۆپتەپەدایە. ئەم ڕێگایە دەچێ بۆ گۆپتەپە بۆ ئەو گۆپتەپێنە کە مێژوویەکی دێرینی هەیە و دوجار ساڵی 1970 لەلایەن ڕژێمی بەعسی عێراقەوە بە تەواوی خاپوور کرا بەڵکو بۆ ئەو گۆپتەپەیی ساڵی 1993 خەڵکەکەی بەدەست و بازووی خۆیان دوای ئەنفال و چیمیاباران دروستیان کردەوە. مامۆستام لە قوتابخانەی مامڵێسی 4 ساڵە لێرە دەوامەکەم و بەڕێوبەری ئەم خوێندنگەم. بەیانیان لەگەڵ مامۆستا دارەوانی هاوڕێم لە گۆپتەپەوە دێن بۆ مامڵێسی کە ئەویش یەکێکە لە یاریزانانی فێقە وەرزشیەکە. بەڕاستی گەنجی گۆپتەپە گەنجێکی چالاکە ینی ئەکسەرێتی گەنجێکی چالاکە و گەنجی زۆر زۆر باشیتە کە هەوڵەدا بۆ ژیان ینی تێگەشتوین لەوەی کە ئەم حکومەتە دەستگایە کە وەسیلەیە کە ئەبێ بەرپرسەکان مەسوولەکان کە ئەچنە ئێ ببرە خزمەتکاری خەڵک. ئێمە خۆمان دەستەیەکمان دروست کرد بە ناوی دەستی ناسان و بژانەوەی گۆپتەپە و لە هەمان کاتە ئەم ئێمە هەوڵماندا کۆمەڵەیەکی تریشە بوو ئەن لە هەردوو لاوە هەوڵەدرا بە خزمەتی گۆپتەپە. کۆبوونەوە و پێکەنین و یاری هەرگیز کارەساتەکان بیردارەوان ناباتەوە. ڕەنگی سەوزی یاریگا و باخچەکەی ماڵیان ڕەنگی ڕەشی جلەکانی دایکی بیر ناباتەوە. دارەوان یەکێکی ترە لە یاریزانەکانی تیمی فوتبۆڵی گۆپتەپە. ئەگەر گۆپتەپە لە بری هەر شەهیدێک و هەر ئەنفالێکی ئێستا دارێ بڕوێنی بڕواکە تیشکی خۆت لە عەرزەکە ناکەوێت یعنی ئەوەندەی شەهیدێ ئەوەندەی ئەنفالێ. من ئێستا شەوانە کە تەلەڤیزۆنەکەمە گۆڕم تۆ پێ نەبینم شەی لە خوارە ببیرێتەوە. ئەچمە دیار ساحەکە لە ناودەیە ساحەکە ئەبینم هەستەکەم شەی لە خوار لەناو ساحەکەیە. وەرزشم زۆر خۆشەوێ بەڵام کە شەی لوقمانی تیانە حەز ناکەم تەماشایت.
لوقمان گەنجێکی چالاک یاریزانێکی بەهێزی گۆبتەپە بوو وزەی ئەو بۆ وەرزش داینەمۆی گوندەکەی بوو تەنانەت لە ناخۆشترین ساتەکانیشدا ئەو هەر لە بیری یاریدا بوو لوقمان دەچێتە شاخ و دەبێتە پێشمەرگەی حیزبی شیوعی دوجار شۆڕش و بەرەنگاربوونەوە ئەم کوڕەی لە گوندەکەی و وەرزش بێبەش کرد عوسمان برای بچووکی لوقمانە هەرچەندە پێشتر یاریزان بووە بەڵام لە دوای کۆچی براکەی وازی لە وەرزش هێناوە زۆر هەوڵی برادرانی شەدەمە هەوڵ دەن ئێوەش وەرزشکەن بڕۆن تۆپێنکەن تی بکەنەوە بەڵام لە هەمان کاتە خۆم توانام لێ بچمە دیار ساعی تۆپێنەکە لەگەڵ ئەوەی کە چیمیاباران پرۆسەی ئەنفال لە گۆبتەپە و لە مەنتیقەکە کرابوو گەنجانی گۆبتەپە بێئومێد نەبوون لەوەی کە بەردەوام بن لە ژیان یاخۆ با بڵێن بەردەوام بن لە ئەو پرۆسیانی کە جارێک تریان باتەوە بۆ ناو ژیان بۆ نمونە خوێندن وەرزش دروست بنیادنانەوەی گۆبتەپە لە بواری ڕۆشنبیری یەکتر قبول نەکردن و شەڕی براکان لەم هەرێمە مێژووی هەیە تەنانەت لەو کاتەشدا کە پێکەوە لە یەک بەرەدا لە دژی دوژمن لە شەڕدا بوون کەچی لە شەڕی خۆیان نەدەکەوتن لەگەڵ یەکدا ئەم شەڕە هیچ کات وەک دوای ڕاپەڕین و دامەزراندنی یەکەم حکومەتی خۆجێیی لەم ناوچەیەدا خوێناوی نەبووە کە 5 ساڵی تەواو شەڕ و کوشتار کۆڵان و شار و گوندی گرتەوە کاریمانە کرد جاری وا بوو دوو تیپ برایەک لەم لا و برایە لەولا بوو بۆ نمونە ئەو کاتە من لە تێوەڵاکە یاریمە کرد برایەکی بچووکمە بوو لە خۆم بچووکتر ئێستا و لە سلێمانیە لایەنگری بزوتنەوە بوو لەگەڵ تیپێکی بزوتنەوەیە یاری کرد ئەو کاتە ئەو فرقانە ئاوایانە کرد وەکو شەڕێکی براکوژی بوو بەس لە ناو وەرزشە ئەنا من زۆر حەزمە کرد ئێمە هەمومان یەک بین بەس لەو زروفەیە وای کرد بوو ئەوە شەڕێکی براکوژی بوو بۆ خۆی شاخەوان یەشێک بووە لە باشترین گۆڵچیەکانی تەوێڵە کە لە ئێستادا ژیانی بۆتە کۆڵبەری و کار سەختی گوزەران و ژیان نەیانتوانیوە خولیای وەرزش لە ناو شاخەواندا لە ناوبەرن ئێستاش ڕۆژانە دوای گەڕانەوەی لە سنوور لەگەڵ هاوڕێکانیدا ئەچێت بۆ یاریگای گوندەکەیان لە بیدایەتەوە کرد دەسم کرد بە یاریکردن لەگەڵ تیپی زانیاریان منافەسەیەکی بڵین ناڕیازانە هەبوو ئەو کاتە جەماعەتی بڵێن بزوتنەوە تیپی شرام بۆ ترس و تۆڵە بۆی تۆ واز لە گۆڵچێتەوە فرقەیە بێنی دووسێ سەفەر لە دەمی خەڵکەوە بیستومە کە گوایە ویستیانە مەقسەن عەزیەتی من بن تۆپەکانی لەشکری ئێران و عێراق فیشەشی هێزە کوردیە بە شەڕهاتوەکان لەگەڵ یەکدا هەرگیز نەیانتوانیوە تۆپی پێ لە تەوێڵە لاواز بکەن گوندەکە خاپوور دەبوو خوێن دەڕژە کەچی یاری بەشێک بوو لە ژیان لەو شوێنەدا لەو سەردەما شەشتی بەبوو ئەوەی بێلایەن بوو ینی وەکو دەعم نەئەکرا کەبت ئەکرا محارەبە ئەکرا ئاوێسەر و نسارە بوون کە پێگات بوو لە کۆمەڵی گەنج ئەو کاتە تەوەجوهیان جیاواز بوو لەگەڵ ئیسلامیەکانە لەگەڵ بیربۆچوونی ئەوانە ناگونجان ئەیانیز وەرزش بکەن بە فعلی هەژار هەر لە منداڵیەوە حەزیشی زۆری بۆ یاری هەبوو وە خۆی دەڵێت سەرەڕای ئەو ترس و تۆقاندنەی لەسەریان بوو بەڵام هەر بەردەوام بوون و کۆڵیان نەدا هەژار و هاوڕێکانی دوای ڕاپەڕینی ساڵی 1991 بەهۆی وەرزشەوە ڕوبەڕووی کێشەی زۆر بوونەتەوە لەلایەن حکومڕانی ناوچەکەیانەوە لە سەردەمی حکمی ئیسلامیە تونڕاوەکاندا
ئێمە وەختی پیاوەسەر لە ساحەکە بە شایەتی هەموو خەڵکی تەوێڵە و ئەوانش کە ئەو شتانەیان بەرامبەرە کردین خۆیان نەکەین بە شایەت بە هەموو شێوەیەک ئێهانەیان نەکردین لە ساحەکە هەر ئێوارەیە یاریەکمان ببردایەتەوە 3-4 یاریزانمان لە سجن نبوون تا بەیانی بە دەر لەوەش خەڵکیان هێنا وەکو کۆرسی گۆرانی لە قەراق ساحەکە ڕیزە بوون و تەکبیر و ئەڵڵاهوەکبەریان نەکرد بۆ وەرە دابەزاندنی خەڵکەکەی ئێمە و یاریزانەکانمان. سەرکەوت بەرپرسی تیمی فوتبۆڵی ئاوێسەرە لە تەوێڵە هەرچەندە تووشی گرفتی زۆر بووە لەسەر یاریکردن بەڵام خۆشەویستی بۆ وەرزش وای لێ نەکردووە کە لێیدا ببڕێت لە ئێستاە سەرکەوت پاسەوانی سنوورە لە ئاوێسەر ئەو سنوورەی باشوور و ڕۆژەڵاتی کوردستان لێکدی جیا دەکاتەوە. ئەو کاتەی تەوێڵە بەدەست حکمی ئیسلامیە ڕادیکاڵەکانەوە دەیناڵاند دانیشتوانی گۆبتەپە لە هەوڵی بژاندنەوەی گوندەکەیاندا بوون. دوای ئاوادانکردنەوەی گۆبتەپە لە ساڵی 93 ئەم ساحەیە گەنجان توانیان چەند جارێک دەستکاری ساحەکە بکەن ئەویش بەهۆی هەوڵی چەند کەسایەتی و ڕێکخراوێک بەڵام هەر ئەوە نەبوو کە گەنجان ئەیانویست ئەم کار و چالاکیانە وردە وردە بەرەوە چوو کە بیکەین بە راپۆرتێک و ئاراستەی پەرلەمانی بکەین. داواکاریەکمان ئاراستەی ئەنجومەنی پارێزگای سلێمانی کرد کە داواکارەکە خۆی بینیەوە لە دروستکردنی ساحەیەک بۆ گەنجانی گۆبتەپە کە شیاو بێ بۆ یاریکردن و بتوانین گەنجانی سەرجەم ناوچەکانی گۆبتەپەی تیا کۆکەینەوە و دووهەمیش دروستکردنی بینایەکی بۆ کتێبخانەی گۆبتەپە کە بێتە مڵکی کتێبخانەی گۆبتەپە. گوندەکەمان ساڵی 1984 شەڕێکی گەورەی تیا بوو شەڕی پێشمەرگە و حکومەتی بەحز بوو. ڕۆژی یەکەم شەڕەکە گوندەکەمان نەژیرا بەڵام لە ڕۆژی دووەمە گوندەکە ژیرا و گوندەکەمان خاپور کرا ئەو کاتە هەمومان ئاوارە بووین. ئەخیر جار کە خۆمان گرتەوە هاتینەوە ئەلم چەمانەیە لەسەر زرعاتەکان خۆمان گرتەوە هەر کەسە لە شت مووقی خۆمان خانوویەکمان کرد لەژێر ترس و تۆپ و تیارەشا بە بەردەوامی. شەی لوقمان ئێوارانێک دانیشت بووین بیری لەوە کردەوە گوتی حەزەکەم ساحەیە بکەم یەگوتمان کاکە خۆ لێرە ئەرزی وامان نی ئەمە ساحەیەشی تیا دروستکەی تا هەموو برادران خڕکەینەوە لێرە یاری بکەین. گوتی ساحەی گەورە ناکەم ئەم جارە ساحەیەکی بچووکەکەم بەس بالەی تایەکەین. زۆری دڵ پێخۆش بوو بەیانی لە ماڵەوە هەڵسای یەکسەر بەهۆی ئەوەی خەریکی زرعات و ئەو شتانە بووین یەکسەر زرعات دەستی لە ئیشەکەی هەڵگرت خاکەنازەکەی دانا و گوتی ئەڕۆم شوێنێک دیارەکەم وەڵا هات بز دەبێت ئەم شوێنەی کە من ئێستا لێ ڕاوەستاوم ئەم شوێنە بوو. شەی لوقمان تەورداسێکی هێنا دووداری گەورەی بڕی دارەکانی دانا گوتی شەبەکەیەک دێنم و ئەلێرە برادران خڕەکە بوو. تەمام فعلەن ئیشەکەی کرد سەرکەوتوو بوو شەبەکەیەکی جوانی دروست کرد 42 ماڵ ئەلێریانی شتێجێ بووین بەڵام شوێنی کۆبوونەوەی گەنجانمان وەرزشوانانمان ئێرە بوو کە ئەلێرەیە بووین. ئێواران لە سەعات 4 ئێوارەیە ئەلم شوێنەیە کۆیە بووینەوە وەرزشمانە کرد. ئەم جارە جلو بەرگانەی دایانێ بە پیسی دایانێ و منیش بۆیانە بۆیە شۆم و پاک و خاوێنجا بۆ یەکەمە عەلاکە و هەر کاتێ بۆ تۆ پێنەوەی ئەیدەمە دەستی با بە پاشی لە بەریانکە ئەڵێن با بۆ نوشتی لێنەیە. لەبەرەوەی کە باوکمان فال کرا دایکم بەتەنیا مایەوە یعنی ڕاستێکی ژیان لەسەری سەخت بوو ئەوە حەقیقەتێکە لە ژیانە کەس ناتوانێت بەتەنیا هەڵکە غێری ئەبێ من ببمە قوربانی لە پێناوی توێ ئەوەی لەم بینەشە کە بۆ قوربانی لە پێناوی ئێمە زۆر بە سەراحەتەن ڵم کە دایکم بوو چونکە دایکم یارمەتیەکی زۆر زۆری ئێمەیدا تا یعنی خاستن من تا خوێنم تەواو کرد چونکە زۆربەی کاتکرێکاریە کرد.
ڕێگەوم بۆ ناوچەی هەورامان و لەوێ ئەچمە تەوێڵە بۆ بینینی گەنجەکان لەوێ کە ئەڵەن ساحەیەکیان دروست کردو و ساحەکە ئەکەوێتە سەر سنووری نێوان ڕۆژهەڵات و باشووری کوردستان ئەو سنوورەی کە واسە پێنراوە پێوترێ سنووری نێوان عێراق و ئێران باز لەوە کرێکە لەوێ گەنجەکان ساحەیەکیان بە هەوڵ و جوودی خۆیان دروست کردووە منیش ئەمەوێ بچم بۆ ئێوە تاوەکو و بزانم چۆن یاریەکان چۆن ساحەکەیان دروست کردووە. من لە گۆپتەپەوە هاتووم سەرۆژی تیمی دوو گۆڵەکەی گۆپتەپەم بۆ زۆر شوێن زۆر ناوچەی کوردستان گەڕاو ئەی لەگەڵ زۆر شوێنە یاریمان کردووە ئەوەی کە نەمبینی بوو لە ڕووی وەرزشیەوە هەورامان بوو. ناوچەی هەورامان سوشتێکی سەختی هەیە لە ڕووی جوگرافیاوە مەساحەیەکی بەرتەسکی هەیە ناوچەیەکی شاخاویە ئێمە پێشتر ماوەیەکی زۆر گەنج لێرە بڵێن بێساحە بوو لە دوایینەوەکان و لە سەردەمی شۆی ناوخۆ بە تایبەتی ئەو ئەمەتخانەی ئێمە لەبەر هۆکارێکی سیاسی سێکتەرەی ئیسلامیەکان هەبوو گەنجان لە شەستانەوە بە تایبەتی کە دەورا کراوە ئیلا وایە ئەوان تیپەکەی ئەوان یەکەم وایە ئیتر بەهێز وایە بەزەڵ وایە زۆر جار کە یاریەکیان تیپیا سەر یاری شێ بردەوە یەکسەر دوای یاریەکە بانگەکران بۆ خوارەوە مەقڕێکیان نەبوو لە خوارەوە ئیهانەکران هەڕەشیان لێکرا. زۆر جار کە یاریە کرات سەر گۆڵیە کرد لە وێنەکە لە بیرمە لێرە هێزێکی چەکداریان هات بەس بۆ چاوترسانی خەڵک تەنانەت نەگەیانی وەرزشوانەکانیش ئەو جمهوری کات لە سا 95 جمهوری ئاوێسەر بوو خەڵکی ناوچەکە بوون هەمووی خەڵکی تێوەڵە ینی تەمان ئەمە خۆمان دەزانی وەرزش حەماسەتی تایە و کە گۆڵی تۆ ئەو تیپەی کە خۆشتەوە گۆڵەکە لایەنگرانت تووشی ئینفعال و خۆشی دەبڕینە بن یعنی تەنانەت نەیانەتوانی ئەو خۆشی دەربڕن خاستن جمهور کە لێرە دانیشتە لەوێ لە بیرمە کە ئاسەر گۆڵیە کرد بە 75 و ئەوە ڕیشۆ تەکبیرەڵڵاو ئاتنە ناو ساحەکەەوە یاریەکە ئەوە سا و بەس لەبەرەوەی کە یاریزانەکان چاوترسێن بن. تازە شەڕی ناوخۆ تەواو بوو هەر کێشەکان هەر مابوون وامان لێ هات هەر ڕۆژێ یاریێکمان بردایەتەوە دوای یاریەکە 5-6ێکمان لە سجنا بوون تا کار گەیشتە ئەوەی ئێوارانە هاتنە لای ساحەکە یامووی جمهوری خەڵکی ئەوانەی هەندەری ئاوێسەرن چەپڵە لێ نەدەن. شوێنێک نەما بۆ یاری دوای نەمانی گۆڕەپانەکەی خانەقا و کردنی بە باخچە نەبوونی تەختایی بۆ گەنجانی ئەم ناوچەیە وەرزشکارەکان ناچار بوون کەمێک لە گوندەکەیان دوور بکەونەوە و لە سەیرانگای ئاوێسەر سەر بە تەوێڵا بە هەوڵ و ماندووبوونی خۆیان گۆڕەپانێک دروست بکەن لەسەر سنووری عێراق و ئێران زۆرجار تۆپەکانیان سنووری دەبڕی و تووشی کێشەی دەکردن. کێشەی ئەم ساحەیە ئێمە ئەمە خاکی ئێرانە لە پشتمانێمە لەسەر خەتەکە دانیشتوین زۆربەی جار کێشەمان ڕوبەڕووە بوویەوە لەگەڵ کار کاتێک کەوینی پاسدارەکانی ئێران هاتە خوارەوە لە ساحەکەەوە تۆ بەچوویە ئەو دی و زۆر جار تووشی قڕە و بەزمە بووین. لە ساڵی 2003 دوای پرۆسەی ئازادی عێراق و لە ناوبردنی دەسەڵاتی ئیسلامیە تونڕەوەکان گۆڕەپانەکە کرا بە پارک بۆ وەستانی ئۆتۆمبیلی ئەو گەشتیارانی ڕوونە ناوچەکە دەکەن. دوای نەمانی هەردوو گۆڕەپانەکە گەنجانی ناوچەکە یاداشتێکی داواکاریان گەیاندە بەرپرسانی حکومی و تایدا داوای دروستکردنی گۆڕەپانێکی تاتانیان کرد. پاش هەوڵێکی زۆر گۆڕەپانەکە لە گوندی سۆسەکان لە نزیک تەوێڵە دروست کرا بەڵام ئەمە هەموو کێشەکانی وەرزشی لە ناوچەکەدا چارەسەر نەکرد.
ساعەکەمان دوورە لە تەوێڵەوە جاری وایە کابرا حەزی لە ڕاضەیە مناڵێکی 10 ساڵانە 12 ساڵانە 1000 دیناری پێ نیە ئەگەر بەکرێ بیبن بۆ سۆسەکان بە 1000 بن بێنەوە بە 1000 ێنەوە خەریکە لە ڕاضەکەی تر ئاوا لە ناوە چێ کابرا حەزی لە ڕاضەکەی بەزیا ئەگەر توانای ئەوەی نییە کە پارەکە باجاری وایە لە تەوێڵەوە بە 20 دقە بەعزێ مناڵ بەڕێەکەون بۆیەوە پیاسە تاگەنە ساعەکە و بە نسبەتی خۆم و شەوانە جاری وایە بارم بۆیە لە سلێمانیەوە حتا درنگانی سەعات 11 شەو خەریکی بارەکەم و یا بارێکمان بۆیە بە هەمان شێوە ئەیخێنەوە بارەکە بۆ بەیانی حازریەکەین لەگەڵ ئەوەشە هیوایەتێکی خۆمە ڕاضە بکەم ئەگە فرقەیەکی سلێمانی بێ فرقەیەکی هەڵبجێ بێ پێویستیان ئێسش بە من بێ منیش حالاوکاریانەکەم و ئامادەم و لەناو خۆمانە کۆبینەوە چینی یاریگەشمانەکەی سەرڕای ئەو هەمووان و بوون. ئێرە مەرزی شوشمەیە نزیکی تەوێڵە لێرە بەشێک لە گەنجان لەسەر ئەم سنوورە خەریکی گواستنەوەی ئەو کەلوپەلانن کە لەم سنوورەوە ئاڵوگۆڕ دەکرێن شاخەوانیش بژێوی ژیانی لە ڕێی ئەم کارەوە دابین دەکات ڕۆژانە بڵێن ئەو بارانە کە لە سلێمانی و بۆمێت لە ئەم بارادایە گرم و لە مەغزنەکانە بار یەکەم ڕۆژانە بێجگەم جمعە لە شەمەوە تا پێنجشەمە ئەم مەرزە بڵێن ئەگەر تەحتیل نەبێ دایم ئاوا کراوەیە دوای ئەمە بارەکە لێرە تەواو بگەڕێنەوە بۆ ناو دێ و بە هەمان شێوەکو ڕۆژانی تر بارمان بۆیێتەوە و دوایەوە بە پێ ئەو مەجالێک کە هەمە لێرە گەڕێمەوە بۆ ناو تەوێڵە و وەزبێ برادەری وەرچیمەیە و لەگەڵ یان ناسیین بۆ و یاریگای سۆسەکان و لەوێ دەسەکەین بە یاریکردن و ئەوە نزیکەی ساڵێکە ئەم ساحەیە گەنجانی گۆپتەپە و گەنجانی ناوچەکە توانن یاری تیا بکەن ئەو ئەنجامانەی کە لەسەر ئاستی گۆپتەپە لە پێش دروستکردنی ئەم ساحەیە و پاش دروستکردنی ئەم ساحەیە بەدەست هاتوون ئەنجامی زۆر باش بوون بەشێک لە یاریزانەکانمان داوەتی بەشێک لە نادیەکان کراون بەڵام بەهۆی هۆکاری دووریمان لە ناوچەکانی شار یاخۆ با بڵێن ڕێگاکان بەهۆی بوونی بڕێکی مادەی کەم لەلایەن نادیەکان و بۆ یاریزانەکان نەمانتوانێەوە ئەو لینکە دروست بکەین کە یاریزانمان بەردەوام لە نادیەکانە یاری بکەن. تقریبا ساڵی وەرزشی من کە دەستم بە وەرزەکەی ساڵی 82 بوو تا 84 و تقریبا 2-3 مانجێک چونکە دوای ئەوە کارەساتی دێڕمان و ئەمانە دەستی پێکرد هەموو پەرتەوازەی ئەو دیانە بووین و ئاوارە بووین لەم ساحەیە بەڵام ئێستا ساحەکەمان یاریتیان ناکرێت خۆشبەختانە لە ڕێی کۆمەڵی گەنجی قارەمانی ناو گوندەکەی خۆمانەوە دەستەیەشیان پێکە نابێت ناوی دەستەی ناساندن و بژانەوەی گۆپتەپە بەڕاستی جێگای دەستخۆشیە بەدادەچوونیان بۆ کرد خۆشبەختانە ئەم ساحەیان بۆ دروستکردین ئێستا کۆمەڵی وەرزشوانی باش ئازار ڕێک و پێک لەو ساحەیە برەو ببواری وەرزشە دەر ئەمە کە زۆر خۆشحاڵم دێمە دیار ساحەکە ئەو وەرزشوانانەیە کە لەوێ یاریەکەن من زۆر تەرجیحیانەکەم زۆرم پێخۆشە هەموو جارێ دەم دەستخۆشیان لێ یەکەم ئەڵێم ئێمەش بە هەمان شێوە یاریمانە کرد لەم ساحەیە یادی ئەو برادرانی خۆمیان بوو یەکەمەوە کە پێنج لەو برادرانە ئەنفال بوونە ئێستا لە ژیانیان نەماون یادی شەی لوقمانیان بوو یەکەمەوە کە چەند دڵسۆز بوو بە وەرزش ئەو هاوڕێیانی لەگەڵیان نابوون. ئەمە یەکێکە لە گروپە چەکدارەکان کە هاوشانی حکومەتی بەعز دژی خەباتی سیاسی و چەکداری نەتەوەکەی خۆیان بوون کە ئەو کات پێیان دەوترا جاش. زۆر باشەوە جیاجم خەریبانە بارەکەڵڵا بێک بارەکەڵڵا بێکەوە مقدەم عەزیز سەلام لێ دەکا. شەی لوقمان ئەوەندە خەمخۆری میلەتەکەی بۆ هەستا چەکی پێشمەرگاتی کردەشان و بوو بە پێشمەرگا یەکەم ڕۆژی پێشمەرگایەتیشی گرتنی ئەمبان شاخی کەڵکە سماق بوو ئەلێ بوو بە پێشمەرگا چون سەردارمان کرد
گوتمان برام تۆ برای گەورەی ئێمەی تۆ خۆشەویستی ئێمەی ئەی تۆ بووی بە پێشمەرگە ئەی چی ئێمە بژێنێ یعنی گوتی بەڕاستی من بەقەت هەموو دنیا دڵم بە وەرزش خۆش بوو بەڵام ئەمەش ئەرچێکی نیشتیمانی گەورەیە دیفاعکردن لە خاک و نیشتیمان ئەمەش زۆر گرینگە بەلام دڵنیا بە ئاگام لە ئێوە شەبێ و هەم برە و بە پێشمەرگاتێکە شێدەم. ئەم چەکدارانە بە هاوکاری چەند سەربازێکی حکومەتی بەعز لە بۆ سەدان بۆ دەستگیرکردن و لە ناوبردننی خەباتکارانی کورد. یەکی 6/89 لە مەندیقەی ڕانێ لەوێ کەوتە کەمینەوە بە برینداری ژیرە ئێستاش تەسویرەکەی هەیە کە گرتویانە بە برینداری ئەڵێ من ناوم لوقمانە خەڵکی گۆفتەمە. ئەم کەسە لوقمانە یاریزانە دیێرینەکەی گۆپتەپە ئەو گەنجەی بۆتە سیمبولی وەرزشی ناوچەکەی. دوای ئەوەی گوندەکەی و گۆڕەپانە وەرزشیەکەی جێدەهێڵێت و دەبێتە پێشمەرگە بە برینداری کەوتۆتە بۆسەی ئەم چەکدارانەوە. هەر لەم ڕووداوەدا لوقمانی وەرزشکار شەهید کرا. هەدەفمانە سەرجەم ناوچەکانی کوردستان بەبێ جیاوازی بگەڕین و ئێستاش لە هەوڵی ئەوەیان بەرەو ناوچەی هەورامان بڕۆین. ئێمە لێرە بەرامبەر لەگەڵ مەرزیێرانە یەکەم بنکەی پاسەوانی سنووری لێرە ئەو جادە و شاخەیە و بەرۆ و جادەیە و بەر جادەی ئێرانە. ژیانی ڕۆژانەمان لێرە لەگەڵە برادرانە واجبات و ئەرکی ڕۆژانەی ناو بارەگاکە و بیناکە دوای دەوامیش کۆ بینەوەچین بۆ ساحەکە و بۆ یاریکردن. پێنج کەس لە یاریزانەکانی تیپی وەرزشی ئاوێسەر پاسەوانی ستون لەگەڵ خۆمان لێرە دەوامەکەن. Thank you.